مشتومڕەکان بۆ بەشداریکردن لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بۆتە بابەتێکی سەرەکی لای لایەنە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. گۆڕان کە خاوەنی 12 کورسی پەرلەمانیە دوودڵە لە بەشداریکردن و نەکردن لەم کابینە نوێدا، چونکە چاوەڕوانی وەڵامی ئەو ڕاپرسیەیە کە لە ناو ئۆرگانەکانیدا کردوویەتی بۆ ئەوەی بزانێت ئەندام و لایەنگرەکانی کام بژاردەیان بەدڵە. بەوتەی ئەندامێکی جڤاتی گشتی بزوتنەوەکەش هیچ ڕایەک لە ناو گۆڕاندا زاڵ نییە کە ئاخۆ بەشداری بکەن یاخود ببنە ئۆپۆزسیۆن، هاوکات چاوەڕوانی کارنامەی حکوومەتی داهاتووش دەکەن بۆ ئەوەی بزانن چ لە هەکبەی وەفدی دانووسانکاردایە وەک بەرکەوتەی گۆڕان لەو حکوومەتە. هەریکی ڕاپرسیەکین لە ناو هەڵسوڕاوەکانمان بۆ ئەوەی کە بزانین بیر و بۆچوونی ئەوان چۆنە. دووەم سەردانکردنی وەفدەکەی بۆ لای بزوتنەوەی گۆڕان هەتا ئەم دوو پرسە یەکلایی نەبێتەوە بڕیاری تەواوەتی ناین. هەر کاتێ ئەم دوو پرسە یەکلایی بۆوە ڕاستپاردە و ڕاپرسی هەڵسوڕاوەکانمانیێتە بەردەمی جڤاتی گشتی. جڤاتی گشتی کاتە ڕاپرسی ئەی کاتە ڕاستپاردە بۆ جڤاتی نیشتیمانی و جڤاتی نیشتیمانی ئەو لایەنەیە کە یەکلایی یەکاتەوە بەشدار بین یا بەشدار نەبین. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش دەرگای کراوەیە بۆ وەفدی دانووسانکاری ڕاستپێدراوە بۆ پێکێنانی حکوومەت، ئەوانیش نایشارنەوە کە دەیانەوێت بەشدار بن لە حکوومەتی داهاتوو، بەڵام بەشدارێکی کارا و ڕاستەقینە بە شێوەیەک بڕیار بەدەست بن و توانای گۆڕانکاریان هەبێت لەو وەزارەتەی وەری دەگرن مەرجەکانیشیان بۆ کاتی دانووسان ئامادە کردووە. لە دوا بڕیاری کۆبوونەوەی سەکردارەتیا بڕیاردراوە کە ئەو پرسە لێگەڕێن بۆ کاتی خۆی، واتە کاتێک کە لایەنی ڕاستپێدرا بۆ تەشکیلاتی حکوومەت سەردانی لایەنە سیاسیەکانەکە ئەو کاتە گفتوگۆکانمان لەو بارەوە ئەخێنەڕۆ. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ناوێت بەشداری حکوومەتی داهاتوو بێت، بەڵکو دەیەوێت ببێت بە ئۆپۆزسیۆنێکی کارا لە پەرلەماندا. عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو دەڵێت توانای حیزبەکەی لە 5 کورسی پەرلەمانی زیاترە، بەو پێی هەر لە پەرلەمان نا، بەڵکو سەرجەم ئۆرگانەکانی حیزب لە تەواوی هەرێمی کوردستاندا وەک ئۆپۆزسیۆن کار دەکات و پشتیوانی هەموو خۆپشاندان و ناڕزایەتیەکیش دەکات. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دومین کۆبوونەوەی سەرکردایەتی یەکگرتوودا پاش هەڵبژاردنەکانی سینۆ بڕیارماندا کە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی ئۆپۆزسیۆن لە 4 ساڵی داهاتوودا دەمێنێتەوانێ و بڕیارمانداوە کە ئۆپۆزسیۆنێکی کارابین لەناو پەرلەماندا و چاودارێکی جددی هەموو پرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان ناکەین بۆ ئەم کابینەی داهاتوو کە دێت. تا ئێستا لە گۆڕەپانی سیاسیدا تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕسمی ڕایگەیاندووە بەشداری لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەکات و باشکرا داوای بەرکەوتەکانی خۆی دەکات. هەرچی لایەنەکانی تریشە بابەتی بەشداریکردیان بەستۆتەوە بەو داواکاریانەی کە لە ڕۆژانی داهاتوودا دەیخەنە بەردەم وەفدی ڕاستپێدراو بۆ پێکێنانی حکوومەت. بەشداریکردنیشیان ئەگەرێکی بەهێزە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.